بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و زانینی دۆخی پەنابەران لە بەریتانیا و لە ئەوروپا دەمانوێت قسە لەگەڵ ڕزگار شێخ عەلی شارەزا و ڕاوێژکاری پەنابەران لە ڕێگەی سکایپەوە بکەین کە لە بەریتانیاوە لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک ڕزگار بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باشیش بۆ جەنابەت. کاتت باش بەیانی باش بەیانی کوردستانیان. ئەگەر گوێ لە دەنگی ئێمە بێ کاک ڕزگار و لەگەڵمان بێت. بەڵێ باشە. کاک ڕزگار پێش هەموو شتێک با بزانین ئێستا چەندێک کورد ڕووی لە بەریتانیا کردووە ئێستا پەنابەرن و لە کەمپەکانن بەبێەوەی کە هیچ مافێکی دیکەیان هەبێت تەنیا وەکو مرۆڤێک لە کەمپەکانە ژین و بێبەشن لە هەموو مافەکانی دیکەی هاوڵاتی بوون لە بەریتانیا. بەناوی خوای گەورە و مهرەبان بەناوی ناوەندی ڕەوەندی کوردستانی لە لەندەن و پیرۆزبایی لە هەموو پەنابەرانی جیهان دەکەم بە تایبەتی کورد لە هەر شوێنێکە پەنابەرە. لە بەریتانیا ژمارەیەکی بەرچاو لە هۆتێلەکانی بەریتانیا لەوێ جێمیش بوونە و بێگومان تەنها دوو کەمپمان هەیە، ئەویش لە دەرەوەی شارەکانی بڵێن لە دەرەوەی شاری لەندەنە. زیاتر کوردەکان لە ئێمە پێی دەڵێن هۆستەڵ واتە لە فندقەکان کۆبوونەوەتەوە، کوردەکانی هەر چوار پارچە و بەڵام کوردەکانی باشوور زیاترە. بەڵێ بەڵێ باشە کاک ڕزگار باسمان بۆ بکە لە ترسناکی ڕێگای پەنابەریەتی، ینی تا ئێستاشی لەگەڵدا بێ خەڵکێکی زۆر ئێمە زۆر باسی ئەم خەڵکانە ناکەن کە هاوڵاتی دەروی هەرێمی کوردستانن، باسیێوانە دەکەن کە لە هەرێمی کوردستانەوە یاخود لە پارچەکانی دیکەی کوردستانەوە دەڕۆن مەترسی یاخود ترسناکی ڕێگاکە هەر وەکو خۆی ماوە کە ئێمە دەیبینین لە هەواڵەکان ڕۆژانە دەیخوێنینەوە خەڵکێکی زۆر تووشی ڕێگای سەخت دەبێ، نقم دەبێ، خێزانی لەدەست دەدا هەر وەکو خۆیەتی. بگرە خراپتریشە چونکە ئێستا بەڕاستی دانانی داواکردنی پارە زیاد بۆ لەلایەن قاچاقچیەکانەوە بێگومان خراپتر بووە و ئیهانە دەکرێن، بۆ نمونە بڵێن بێپارەیان دەکەن، لە ڕێگا بەجێیان دێڵن و جیان دەکەنەوە خێزانەکان و درۆیان لەگەڵ دەکەن کاتێک کە دەیان بەنە سەر ئاوەکان. بۆ نمونە ئەڵێ ئێمە 20 کەسە تەمان لەوێەوە تەقریبان بۆ نمونە 100 کەسیان داناوە. لەو کاتەیدا زەحمەتە تۆ قسانیش کرد چەند خەڵکانێکی لەوێ لێت بەدا فێریان کردوون ئەگەر هەر یەک کەس قسەیەکی کرد لێی بدەن کە ئیهانەی بکەن، مەجبوریان دەکەن بەڕاستی کە چواری یەخ بۆ نمونە زۆر کاتەیە خۆیان پەشیمان بوون و بەڵام داد نادا و پەشیمانە، بۆیە بەڕاستی ڕێگەی مەرگ کردن. هەمیشە ئێمە لە بەریتانیا و خەڵکێکی زۆریش من لە زۆر کەناڵەکانیش باسم کردووە بەڕاستی ئەم ڕێگای کە هەڵیان بزاردووە و ڕێگایەکی هەڵەیە، چونکە بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا ئەگەر ڕێی ڕەسمی واتە فەرمی هەڵبژێرن زۆر قازانجتر دەکەن ئەگەر بیانەوێ بەڕاستی ژیانێکی نوێ بڵێن دابین. باشە کاک ڕزگار ئەوەیشی کە گرنگە لە دوای ئەو ڕێگەی هات و نەهاتە کە هەڵیە بژێرن ئەگەر هات و زیینومانەوە چانسی ژیانیان هەبوو لەو زەحمەتیە دەرباز بوون جا دواتر ئەچنە شوێنێک کە دیسانەوە هیچ مافێکی ئەو تۆی تێدا نییە، وەکو ئەو هۆتێلانەی کە خۆت باست کرد. دەمەوێت سەبارەت بە ڕەوشی ئەو هۆتێلانە ڕەوشیمانەوەی ئەو پەنابەرانە ئیتر ئەگەر لە کەمپەکان بنیا لە هۆتێلانە قسەمان بۆ بکەیت تا چەندە ژیانیان زەحمەتە، تا چەندە ڕێکخراوە نێودوڵەتەکان بەدەنگ هانایانەوە ئەچن و بەدەنگ داواکاریەکانەوە ئەچن. بێگومان لە لای هەموو کەسێک ئاشکرایە و من لێرەوە تەبعاً ڕەوشی پەنابەران لە بەریتانیا لە ڕەوشێکی زۆر خراپدا لە هۆتێلەکان لەبارەی خواردن، لەبارەی پێدانی پارە خەڵکمان هەیە نەخۆشە ناتوانی بکێتە ئەو شوێنەی کە پارەکەی بەشی ناکاتن، خواردنەکانە و خواردنە نیە گوێت لێ ناگرن، هۆتێلەکانیان زیاترە هۆتێلانیان کردووە هۆتێلەکان پیسن. بەریتانیا کاتێک کە مەسەڵەن مایگرنت هێڵپلاین هەیە لە لای ئێمە لەگەڵ حکوومەتی بەریتانیا بڵێن لێکی هەیە ئیش بۆ پەنابەران دەکا، بەڕاستی زۆر معاملەی زۆر خراپە، پەنابەران تووشی نەخۆشیێکی دەرونی زۆر خراپ بوونە لەبەرەوەی زۆربەیان لە هۆتێلەکانن
نەکە ڕێکخراوێکی بڵێن بیانی بگرە تەنها تاکە ڕێکخراوێک کە یارمەتیان دەدا دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی و هەروواکە من بەرپرسی ئەو دەستگایان بەریتانیا لەگەڵ ناوەندی ڕەوەندی کوردستانی لە لەندەن جاروبار دەچینە فندقەکان هۆتێلەکان یارمەتیان دەدا یارمەتیەکان مەسەڵەن لە ڕووی بڵێن پەیوەندیکردن بە پارێزەرەکانیان بە ئەندام پەرلەمانەکان مەسەڵەن هەندێک کێشەی مەسەڵەن بڵێن نووسین و نامە ناردنەوەمانە بەڕاستی ئەو پەڕی لە زۆربەی هۆتێلەکان توش ئەو گەنجانە کە ئەوەی نەیان بینیوە لە کوردستان ئێستا دەبینن لە چوار دیوار. باشە کاک ڕزگار باس لەوە بکەین کاتێک خەڵکەکە دەگاتە بەریتانیا لە بەریتانیا کەیسێک دروست دەکەن وای لێ هاتووە کەیسێک دروست دەکەن زۆربەی کەیسەکان ئێستا دووبارە بۆتەوە ئەمە لای بەرپرسان یاخود لای حکوومەتی بەریتانیا ئاشکرا بووە ئەمانیش دەزانن ئەمە فێڵێکە و دروست کراوە یاخود سیناریۆیەکە دروست کراوە ئەمە کێشیان بۆ دروست دەکات گرفتیان بۆ دروست دەکات بەدڵنیاییەوە من دەتوانم بڵێم زۆربەی پارێزەرەکان کە متەرجیمەکانیان واتەوانەی کە لەلایەنن کوردن ئاشکرا بووە و دەزانن کە کوردستان کێشەی وای تێدا نییە بەڵام کوردەکان بۆ نمونە لای بەریتانیەکان بڵێ تقریبان دەتوانم بڵێم ئاشکرا بووە بەڵام ئەوان ناتوانن هیچ بەڵگەیەکیان پێ نییە دەبرێن پەنابەرەکان ناڕازگۆت بەڵام بڕواکە بێتن ئەگەر بچیە بەردەن هوتێلەکان لە دەوری مەسەڵەن ئێواران داگێتن یعنی ئەو هەموو گەنج و بڵێن خێزان و منداڵانە بەداخەوە ینی بەو جۆرە بەریتانیا مامەلەی لەگەڵ دەکا حتا لە لای ئێمەشەوە بڵێن لە بەریتانیا ڕێکخراوێکی کوردی نییە تەنها ناوەندی ڕەوەندی کوردستانی نەبێت کە ئێمە جاروبار هاوکاریەکان پێشکەش دەکەین بۆ پەنابەران باشە شوێنێک نییە بەڵێ باشە باست لە ئەوە کرد کە لە بەردەمی ئۆتێلەکان دەبینی خێزانەکان گەنجەکان منداڵەکان هەن دەمەوێت سەبارەت بەوە پرسیارکەم زۆرێک لەو خەڵکانەی کە وایان داناوە بچنە ئەوروپا کە منداڵ و خێزانیان هەیە بەو خەونەی کە لەوێ زۆر ڕێز لە منداڵ دەگیرێت و ڕێز لە خانەوادە دەگیرێت کەچی جەنابەت وەک باسیەکەی ئەوانیش لەگەڵ ئەو کەسانی کە سەڵتن لە هۆتێلەکان ئەژینواتە هەمان ئەو مافانەی کە نادرێ بە هیچ مرۆڤێکی پەنابەر بە هەمان بە ئەوانیش نادرێت و ئەوە نییە بڵێن ئەوان حەسانەیەکیان هەیە تایبەتتر بن خانەوادەن مناڵیان لەگەڵ دەمەوێت سەبارەت بەوە قسە بکەی بۆکە خەڵک بەو هەڵەیە نەچێت بەو بیانەوە بڕوات و ماڵ و مناڵ بخاتە ئەو ڕێگەیەوە بەداخەوە ینی من هەموو جارێ دەڵێن ئەوانەی کە منداڵانەی دەخێنوانە دایک و باس هۆکاری دەچینە چونکە ئەگەر منداڵەکە هۆشی بێتەوە قەت لێ ناگەڕێ دایک و باوکی بەو ڕێگای گاتە لە بەریتانیاش بە هەمان شێوازە چونکە مافی پەنابەرێتی و سۆشال مەسەڵەن وەرگرتنی سۆشال و لە فندقەکان ڕێزگرتن لێرە ڕێزگرتن لە ئاژەڵ یعنی ڕێزگرتن ئێمە جودایە بەڵام وەکو مافی پەنابەر بڕواتە بێت هیچ حسابێکیان بۆ ناکەن ئەوەتە منداڵ هەیە لەوێن دەرداوای خواردنی کردووە خواردنەکە ئەوەندە تیژە لە ناو هۆتێلەکاندا هەر وەکۆ خواردنەی دەدەنێت کە گەورەکان دەخورێت مەسەڵەن سەدان جار خەڵک داوای کردووە ئێمە داوامان کردووە گوێ بەمە نادەن کاک ڕزگار شێخ عەلی شارەزا و ڕاوێژکاری پەنابەران لە ڕێگەی سکایپۆ لە بەریتانیا و لەگەڵ مامۆ سوپاس بۆ تۆ کاک ڕزگار سپاس